هەمواری یاسای بودجەی عێراق دوا دەکەوێت. وا بڕیارە یاسای بودجەی عێراق هەموار بکرێتەوە، بەڵام بەهۆی پشووی وەرزی یاسادانانی پەرلەمانی عێراقەوە دوا دەکەوێت. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان، نۆی 11 تاوەکو نۆی 1 ساڵی داهاتوو پشووی وەرزی یاسادانانی پەرلەمانی عێراقە و کۆبوونەوەکان دەوەستن، تەنیا دەتوانرێت کۆبوونەوەی نائاسایی بکرێت. بە گوێرەی زانیاریەکان پرسی هەموارکردنەوە یاسای بودجە دەکەوێتە مانگی 1 ساڵی داهاتوو. بەو پێی تاوەکو ئێستا حکوومەتەکەی سوودانی هەمواری یاساکەی ئاڕاستەی پەرلەمانی عێراق نەکردووە. ئەمەش چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی هەرێم دوا دەخات. لە دوایین نووسراوی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ فراکسیۆنە کوردستانیەکان ئاماژە بەوە دەکات ڕەزامەندن بە ڕاستەوخۆ پێدانی موچەی موچەخۆرانی هەرێم لە چوارچێوەی یاسای بودجە و پشکی هەرێم. دوایەوەی حکوومەتی هەرێم داتای فەرمانبەران ڕادەستی حکوومەتی فیدراڵی دەکات. ئەمەش ئەوە دەرەخات تا یاسای بودجە هەموار نەکرێتەوە، کێشەی موچە چارەسەر ناکرێت. نەوت و داهاتی ناوخۆ و یاسای بودجە. دوای پەسەندکردنی یاسای بودجەی عێراق لە مانگی 6 ساڵ تاوەکو ئێستا هەرێم و بەغدا لەسەر دۆسەی نەوت و داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان ڕێک نەکەوتون. دەسەڵاتدارانی هەرێم کاتی زۆریان بەفیڕۆداوە و لە ماوەی 6 مانگی ڕابردوودا هەنگاوی کرداریان بۆ چارەسەرکردنی دۆسیەی نەوت نەناوە. چارەسەر نەکردنی دۆسیەکەش کێشە بۆ هەمواری یاسای بودجە دروست دەکات. لە ساڵی نوێ نزیک دەبینەوە، بەڵام هێشتا هەرێم و بەغدا لەسەر خەرجی نەوت و گرێبەستە نەوتیەکان نەگەیشتوونەتە ڕێکەوتن. لە یاسای بودجەی عێراقدا ناردنی پشکی هەرێم بەسراوەتەوە بە ڕادەستکردنی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان و دانەوەی قەرزی بانکی بازرگانی عێراق. هەروەها لەسەر ڕادەستکردنی داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان ناکۆکی دەسەڵاتدارانی هەرێم و وەزارەتی دارایی عێراق هەیە. طەیب سامی وەزیری دارایی عێراق داوا دەکات بەپێی یاسای ئیدارەی مالی سەرجەم داهاتەکانی هەرێم ڕادەستی خەزێنەی وەزارەتەکەی بکرێت، بەڵام لە بەرامبەردا دەسەڵاتدارانی هەرێم ڕەتی دەکەنەوە. خەرجی فعلی و هەمواری یاسای بودجەی عێراق. یەکێک لە کێشە گەورەکانی یاسای بودجەی عێراق کە بووە لەمپەرێکی گەورە لە بەردەم ناردنی پشکی هەرێم چەمکی خەرجی فعلیە. لە مادەی 12 یاسای بودجەی عێراقدا هاتووە پشکی هەرێم دوای لێدەرکردنی خەرجی سیادی و حاکیمە دەدرێت. بۆ پێش بێت بۆ چارەسەری کێشەی موچەی موچەخۆرانی هەرێم دەبێت موچە بخرێتە دەرەوەی خەرجی فعلی، یان لە کاتی هەمواری بودجە چەمکی خەرجی فعلی لە ناو مادەکانی پشکی هەرێم لا ببرێت.